بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان ساڵێک تێپەڕ دەبێت بە سەر پەخستنی پەرلەمانی کوردستان ماوەی ساڵێک کە هەرێمی کوردستان بێ پەرلەمانە و حکومەت هەرێمی کوردستانیش لە دەرەوەی چاودێری پەرلەمانی کوردستان کار دەکات بە میوانداری بەڕێز فەخرەدین قادر سکرتەری پەرلەمانی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین لە سەرەتادا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاکشێخەوە خێر بێ سوپاس بۆ ئامادەبوونت ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین ئەمڕۆ ساڵێک تێپەڕ دەبێت بەسەر پەخستنی پەرلەمانی کوردستان بە دیاریکراوی هۆکاری پەخستنی پەرلەمانی کوردستان چی بوو؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان دیارە خولی چوارەمی پەرلەمان کۆمەڵی تایبەتمەندی هەبوو لە چاو سێ خولەکەی تری پەرلەمانی کوردستاندا خولی چوارەمی پەرلەمان بە سیستەمی نیمچەکراوە ئەندامانی پەرلەمان هەڵبژێران سیستەمەکە بۆ یەکەم جار لە هەرێمی کوردستانە بۆ سیستەمە پیادەکرا بۆیە هاوڵاتیانی کوردستان دەنگیان هەبوو دەستیان هەبوو ئیرادەیان هەبوو لە دیاریکردنی ئەو پاڵێوراوانی کە خۆیان ئەیانەوێ بچنە پەرلەمانی کوردستان بۆیە بە ئیرادەی هاوڵاتیانی کوردستان 111 ئەندامی پەرلەمانی کوردستان دیاری کراوە واتە دەنگیان دەست و دەنگ و ئیرادەی هاوڵاتیانی کوردستان ڕۆڵی هەبوو لەم خولەیە ئەم خولە بڕوام وا بوو بە جیاواز لە خولەکانی تر ئەو ناوەمان لێنا کە پەرلەمانی هاوڵاتی بێ زیاتر چونکم هاوڵاتی دەستی هەبوو لە دانانیە و دەستبردننی ئەم خولە بۆ کۆمەڵێک یاسا و میکانیزمی کارکردنی ئەم خولە هەل لە دەستەی سەرۆکایەتیەکەیەوە تا کارکردنی ئەندامانی پەرلەمانی کوردستان تا ئەو پرۆژە یاسایانەی کە پێشکەشکرا لە پەرلەمانی کوردستان و ئەو پرۆژە یاسایانەی کە پەسەندەکران و ئەو پرۆژە بڕیارانەی کە پێشکەشکران و پەسەندەکران ئەمانە کۆمەڵی بابەتی سەرەکی بوون گرنگ بوون کە دەزەبرا بۆ پرسی حساس و هەستیار کە خزمەت بە هەرێمی کوردستان کە هەرێمی کوردستان بەرەو وڵاتی دامەزراوە بڕۆین و لەو خەلفیەتەی کە لە ڕابردووە هەمان بووە هەنگاو بچینە پێشەوە لەگەڵ ئەو بەرەو پێشچوونە گەورەی کە لە ناوچەکە هەیە ئێمەش وەکو هەرێمی کوردستان لەو قۆناغە چەق بەستووە نەمێنین بچینە پێشەوە پەرلەمان خاوەنی ئیرادە بێ بەڵام لە ڕاستیە ئەو هۆکارانە و هەندی هۆکاری زیاتی تریش کە دەست و پەنجە نەرم نەکردنی پارتی گەورەی هەرێمی کوردستان لەگەڵ دیموکراسیەتە لەگەڵ ئەو واقعە تازەیە و ڕانەهاتن بە واقعە تازەی کە لە خولی چوارەمی پەرلەمانی کوردستانە هەبوو تەماشاکردنی پەرلەمان وەکو لە ڕابردوودا بە شێوەیەکی گشتی دەڵێم وەکو ئەوەی کە دەستگایەکی لاوەکی بێ لەگەڵ ئەوە کە باڵاترین دەسەڵاتی یاسادانانە و حکومت لەوێ متمانی پێدرێ مامەڵەکردنی لەوە پێش نامۆیەکی بۆ ئەوان دروست کرد لەگەڵ ئەم خولەی چوارەمی پەرلەمانی کوردستاندا بۆیە هەموو ئەوانە وای کرد کە بیر لەوە کرایەوە بە بیانوێک یان بە هۆکارێک لە هۆکارەکان وە دۆزن بۆ ئەوەی پەرلەمانی کوردستان پەکخەن چونکم پەرلەمان بەم میکانیزمە بڕۆشتایە بڕاموا بوو پەرلەمانێکی زۆر ئەکتیڤ و چالاک بوو و ئەمانتوانی کاری زۆر گەورە بکەین بۆ ئایندەی هەرێمی کوردستان کە خەڵکی کوردستان بالفعل بڵێن پەرلەمانمان هەیە نەک
دامەزراوەیەکی کارتۆنی دامەزراوەیەکی دەسەمەوە وەکو پەرلەمانێکی خاوەن ئیرادەکان بێستاش لە ڕابردووە دامەزراوێکی پەرلەمانێکی کارتۆنیان بڕوام وایە هەوڵی زۆر جددیانەدا بەوەی کە ئەندامانی پەرلەمانی کوردستان و دەسێ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان دەستەمۆ بکەن نەتوان خاوەنی ئیرادی خۆیان بن ئینکاری لەوە ناکرێت هەر فراکسیۆنێکی پەرلەمانی کوردستان بەرنامەیەکی پێ ئەجندایەکی حیزبەکەی خۆی پێە لە هەڵمەتی هەڵبژاردنە خسوێتی بەردەمی هاوڵاتیانی کوردستان و لەو ئەجندا و بەرنامەوە ئەندامی پەرلەمانی هەیە بۆیە هەوڵەدا ئەو بەرنامانەی ئەو وعد و پەیمان بەڵێنانەی کە داوێتی بە هاوڵاتیانی کوردستان لەسەر جەم سێکتەرەکانە هەوڵەدا لەوێ جێبەجێ بکە بەڵام بە ئیرادەیەکی پەرلەمانی نەک ئەوەی کە مەکتەب سیاسی حیزبەکان چۆنیان پێ باش بێ چۆنیان پێخۆش بێ پەرلەمان بە ئاقارەیە بڕوە ئینکاری لەوە ناکرێکە بەڵێ ئەمانە نوێنەری حیزبەکانی هەرێمی کوردستانن بەڵام بە ئیرادەی پەرلەمانیەوە نوێنەری ئەوانن ئەم ڕیتمە و ئەم مۆزیکە تایبەتە کە لە خولی چارەمی پەرلەمانە هەبوو لە پێشتر پێڕانە هاتبوون بۆیە باش زۆر باش چونی بەڕێستن ئێستا ئێمە پەرلەمانێکی کارتۆنیمان هەبێ باش یاخ و پەرلەمانە کار نەبێ باشە من هەردەم وتومە لە ڕابردووە و ساڵ و نیوەی کە لە پەرلەمانی کوردستانە کارمان کردووەکو دەسێ سەرۆکایەتی پەرلەمان وەکو سکرتێری پەرلەمان و ئەم ساڵش کە پەرلەمان پەکخراوە وتومە و جەختی لەکەمەوە ئەوە دڵنیایی هەموو هاوڕەکان وەکەم لە پەرلەمانی کوردستان ئەڵێم سەروەری بۆ پەرلەمانی کوردستان ئەو پەرلەمانەیە کە پەرلەمانێکی کارا و خاوەن ئیرادە بێ نەک پەرلەمانێکی دەستەمۆکراوە بێ بە دڵنیاییەوە ئێمە لە پرسە چارەنووسازەکانە هەماهەنگیمان هەیە لەگەڵ حیزبەکانە بە نمونە گەر هاتیتە سەری ئەو پرسەی کە پەرلەمانی بۆ پەکخراوە کە پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستانە هەماهەنگی جددیمان هەبوو لەگەڵ سەرۆکی حیزبەکانە یعنی بۆیە پێمان وابوو پرسی چارەنووساز ئەبێ هەماهەنگی لەگەڵ حیزبەکانی شابکەین دوای ئەوەی کە ئێمە بڕوامان وایە کە ئەم فراکسیۆنانە نوێنەری حیزبەکانی خۆیانن ئەتوانرا حیزبەکان لە ڕێگەی فراکسیۆنەکانی خۆیان و ئاڕای خۆیان دید و بۆ چوونی خۆیان لەسەر پرسە جیاوازەکان لەسەر بابەتە جیاوازەکان لە پەرلەمانە گفتوگۆی لەسەرکەن و بفعل کردمان بەڵام کاتێک گەشتینە پرسێکی دیاری کراو پەرلەمان دەورێکی تەهمیشیان پێدا بە دڵنیاییەوە کە لە ساڵانی ڕابردووشە هەر پەرلەمان بۆ ڕۆڵی هەبووە لەم بابەتەیە چونکە مە دڵنیاییەوە ئەم بابەتانە بابەتی یاساین لە پەرلەمانێکداکرێنەوە سەبارەت بە وەکو بەڕێز وەکو سکرتێری پەرلەمانی خوێندنەوەت بۆ مەسەلەن 23 حوزێران 19 ئاب و 12 ئۆکتۆبەر ئەمان لە ژیانی سیاسی وەچیمان پێ دەڵن دەربارەی پرسی دەسەڵات دەربارەی دیموکراسیەت لە هەرێمی کوردستان بەداخەواڵێم لە هەرێمی کوردستان پارتە گەورەکانی هەرێمی کوردستان لە ڕابردوودا ئەگەر لە دوودیەوە تەماشای خەبات و بەرخۆدانیان بکەین دیوێکیان کە خەبات و بەرخۆدانی ڕوبەڕووبوونەوەی دژمنانی گەلی کوردبووە کە بەدەیان و سەدان و هەزاران شەهید و قوربانیمان هەیە لەو پێناوەیە کە هەموو لای خۆمان بە پێشمەرگە ئەم وڵاتە زانیوە و ئەزانین ئەمە جێگەی شانازیە بەڵام دیوەکەی تری بریتیە بۆ لە دیوی یەکتر نەخوێندنەوە و یەکتر سڕینەوە و قاچی یەکتر بڕینەوە و ململانەیەکی زۆر ناشەریفانە کە دیموکراسیەت تایە بەرقەرار نەبوو خۆسەپاندن و خۆچەسپاندن و ئاڕای خۆ بە زۆر چەسپاندن بەرقەرار بۆتیایە بۆیە بینی لە درێژایی لە دوای نەوەدەکانەوە شەڕی ناوخۆ هەیە ململانی زۆر ناشەریفانە هەیە هەتا دوو حیزبی هاوپەیمان لەگەڵ یەکتراکە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانن کە ڕێکەوتن نامی استراتیژیان هەبووە لەو کۆتاییە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگاتە ئەوەی کە تەماشاکە لە دابشکردنی پۆست و ئەو ڕێکەوتنانەی کە هەیەە ئەویش بە شێوەیە لە شێوەکان تامیشکراوە بۆیە من پێم وایە بە تایبەتی حیزبی یەکەمی گەورەی ئێستا هەرێمی کوردستان شەریکێکی ناوێت کە دەسوپەنجەی نەرمکە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی دیموکراسیەوە بەڵکو کەسێکەوێ ئەبێت تابعی بێ بە دوایە بڕوە لە ڕاستیژە ئەم مۆدێلە مەگەل لە وڵاتە دیکتاتۆرەکانە مابێ ئەگینە ئەم مۆدێلە نەماوە دیموکراسیەت بۆ هەموو لایەک ئەبێ معامڵەیەکی دیموکراسیانە بکرێت لەگەڵ پرسەکانە هەر حیزبێکی سیاسی خاوەنی دیرو بۆ چوونی خۆیەتی خاوەنی جەماوەری خۆیەتی خاوەنی ئەجندا و کاری خۆیەتی لە هەرێمی کوردستاندا و دوجار هەمومان لە ڕێگایەکە کارەکەین کە ناومانە حکوومەتی هەرێمی کوردستان کە ناومانە پەرلەمان و فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان بۆیە بڕوام وایە ئەو دیدە کە لە ڕابردووە هەبووە لە ئێستای هەرێمی کوردستانیژە بە شێوێک لە شێوەکان ماوە ژوورە داخراوەکانی مەکتەب سیاسی حیزبەکان لە لای هەندێک لەو حیزبانە زۆر بەڕێزتر و گەورەترە
لە پەرلەمانێک کە خەڵکی کوردستان دەنگی پێداوە و ئیدارەی سیاسیان پێ پیرۆسترە لە پەرلەمان بە چ دەلیلێک مەکتەبی سیاسیان پێ پیرۆسترە لەبەرەوەی کە پەرلەمانی کوردستان بە بڕیارێکی حیزبێکی دیاری کراو لە 12 ساڵی 2015 پەرلەمانێک پەکخرا کە ئیرادەی هەموو هاوڵاتیانی کوردستان بوون بەسەر جەم پێکاتە ئاینی و نەتەوەییەکانەوە بەسەر جەم پارتەکانیەوە ئیرادەی خەڵکی کوردستان بوو بە بڕیارێکی سیاسی و حیزبی پەکخرا ئەگەر بڕیاری ژمارەیەکی ساڵی 2005 کە لە پەرلەمانی کوردستان دەرچووە کە ئاڵێ پەرلەمانی کوردستان هەردەقی بڕیارەکە ئاڵێ مادەی یەکەم پەرلەمانی کوردستان تاکە مەرجعی سیاسی و دەستوریە بۆ بڕیاردان لەسەر پرسەچار نوستازەکانی هەرێمی کوردستان تاکە مەرجع نییە ئەم تاکە مەرجع لە ئەوان ئەگەر تاکە مەرجع وایە پەکی نەخرا بە بڕیارێکی حیزبی ئێستا تاکە مەرجع بڕوام وایە لە هەرێمی کوردستانە لە هەرێمی کوردستانە ئێستا مەرجعێک نییە کە هەمومانی کۆ کرد بێتەوە و مەرجعی سێ لە هەرێمی کوردستانە نییە بەداخەوە کە لە ناوەندا هەندێک لە مەرجعیەتمان هەبوو فراکسیۆنەکان پێکۆ دانیشتن حیزبەکان پێکۆ دانیشتن لە ناوەند بەڵکو لە حکومەتی ناوەند ئەو مەرجعیەتەش نەما بڕوام وایە لە هەرێمی کوردستانە مەرجعیەت نییە بۆیە هەر پارتێک بە ئاڕاستەیە کاڕوە و پارتێکی دیاریکراویش بێمنەت لە هەموو پارتەکانی تر پەرلەمان پەگەخا حساب و پارتەکانی تر ناکە ساڵێک هەرێمی کوردستان بەم هەموو قەیرانەوە بەبێ پەرلەمان گوزەرەکە وەکو ئەوەی کە هیچ لە گۆڕێ نەبێ باشە بەڕێزت وەکو سکرتێری پەرلەمان کە باس دەکرێگەر بەڕێزت واژوت هەم لەسەر کۆبوونەوەی 23 حوزەیران 19 ئاب نەکردبای کۆبوونەوە کە ئەنجام دەدرا پەشیمانی لە واژۆی خۆت بە سەروەریە زانم نەک پەشیمان نیم سەروەریە لە کاری خەباتی پەرلەمانیە 23 حوزەیران لە لای من ڕۆژێکی گەورەیە لە خەباتی پەرلەمانی لە هەرێمی کوردستاندا با ئێستا ئیرادەی حیزبێک بە شێوەیەکی تر تەفسیری بۆ خوێندنەوەی بۆ بکە لە مێژووی خەباتی پەرلەمانی هەرێمی کوردستاندا 23 حوزەیران ناوی ئیرادەی پەرلەمانیە ناوی کاری پەرلەمانیە 23 حوزەیران سەروەری بوو لە پێش 23 حوزەیران ئەگەر لێم بپرسی ئێمە ساڵێک و 8 مانگ بە تەحدید ئێمە لەگەڵ پرسی یاسای سەرۆکایەتی هەرێمە سەرقاڵ بووین بە شێوازی جۆرا و جۆر کارمان لەسەر کردووە دوجار ئەو پرسە لە 4 پرۆژە یاسایە لە 23 حوزەیرانە لە پەرلەمانی کوردستان خوێندنەوەی یەکەمی بۆ کرێ ئەو کاتیش کە خوێندنەوەی یەکەمی بۆ کرێ ئێشتا فرسەت لە بەردەما ماوە جارێکیکە لە دەرگای حیزبەکان و مهلەیەکی کەمان داوەتەوە بە پارتە سیاسیەکان ئەتوانن گفتوگۆ بکەن لە ئامادەکردنی راپۆرتی ئەم 4 پرۆژە یاسایە ئەتوانن جارێکیکە دیدی خۆتان پرۆژی خۆتان بهێنن بۆ چارەسەرکردنی پرسی سەرۆکایەتی هەرێم کە ئەم وەزعی ئەمڕۆی لەدایک بوو کە ناو من لە لای خۆم ناوە دایکی قەیرانەکان لەبەرەوە 23 حوزەیران سەروەریە بۆ خولی چوارمی پەرلەمانی کوردستان و هەروەها 19 ئابیش بە هەمان شێوە حاڵەتێکی ئاسایی پەرلەمانی کوردستانە ئێمە کاتیوە هەبووە لە پەرلەمان دانیشتێکی ئاساییمان هەبووە نیسابی ئاساییمان بۆ تەواو نەبووە کۆبوونەوەکە ڕەفعکراوە کۆبوونەوەمان نەکردووە لەبەرەوە ئەگەر تایبەتمەندیەک بدەین بە 19 ئاب ئەبوایە ئەندامانی پەرلەمانی کوردستان کاری پەرلەمانیان ڕەچاوکردنی کاری پەرلەمانیان ئیرادەی پەرلەمانیان بخستایەتە پێش تەوجیهات و بڕیاری حیزبەکانیان بەس بەداخەوە نیان خست بەداخەواڵێم حەز ناکەم ئەو لاپەڕانە هەڵبدەینەوە بە تایبەتی کە من ئەمەوێ ئێستا ئومێدێک ببەخشم بەوەی کە پەرلەمان کارا بکەینەوە زۆر لاپەڕەکانی کۆن هەڵ نەدەینەوە تا ئەندامانی پەرلەمان و پارتە سیاسیەکان نیگەران نەکەین چونکە لە ماوەی ئەم ساڵا دەرکەوت لە ماوەی ئەم ساڵا بینیمان کە ئەم دەسەڵاتی لە هەرێمی کوردستان هەیە زۆر لوت بەرزە هیچ باکێکی بە پەرلەمان نییە هەبێیان نەبێ کە پرۆژەکانیشی لەسەر پەرلەمان پەکیان کەوتووە پرۆژەکانی ئەو هەموو پرۆژی چاکسازیە هەموو پرۆژە چاکسازی کە باسی لێکم ناوی ناوە چاکسازی ئەم هەموو سیستەمەی کە من ناوم نەناوە سیستەم پێڵێم ستەم ئەم هەموو ستەمەی کە دایان ناوە ستەمی موچە کە ناوێ ناوە سیستەمی موچە پاشەکەوتەکەن ڕوبع چارەکە موچە و نیو موچە و نەزانەوە ئەوەدەن بە فەرمانبەران کەس نازانێت داهاتی ئەو نەوتە چۆنە جارجار ڕقەمێخەنە بەردەمی پەرلەمانتاران و هاوڵاتیانی کوردستان لە راپۆرتێکە کە ئەویش جارێکی ئەکەوێتەوە بەر لێزمە ڕخنەی لیژنە پەیوەندیدارەکان و ئەندامانی پەیوەندیدار لە پەرلەمانی کوردستان بەرامبەر بەو راپۆرتان و بەرامبەر بەو ناشەفافیەتە بەرامبەر بەو غامزێتی کە هەیە بەرامبەر بەو لودبەرزی کە هەیە حکومەتێک لەم هەموو قەیرانەیە هەتا ئێستا کە تا هەفتەی ڕابردووش 100 ڕۆژ بەسەریاتی ئەپەڕێ کۆ نابێتەوە کە وایە هەفتەی دووسێ کۆبوونەوەی کردە لە نام هەموو قەیرانەیە کە کۆشی بێتەوە بابەتێک باز دەکرێت بە نمونە
باسی موچەی فەرمانبەران ناکرێت کە چۆن چۆنی چارەسەر بکرێ ڕێگا چارێک دیاری ناکرێت بابەتێکی تر باسەکەن کە بابەتێکی جانبیە پێم وایە لەم حاڵە تا زەرور نەبێ بۆیە لەلای من 23 حوزێران سەروەریە لەلای من 19 ئاب ڕۆژێکی ئاساییە بەڵام 12 دەی 2015 لەلای سکرتێری پەرلەمان دێڕێکی زۆر ڕەشە لە لاپەڕەیەکی ڕەشی دەسەڵاتداری و باشە بۆ حکمی هەرێمی کوردستان بۆ ڕەش لەبەرەوەی کودەتا بوو بەسەر باڵاترین دەسەڵاتی یاسادانان کە پەرلەمانی کوردستانە کودەتا بوو سوکایەتیکردن بوو بەرامبەر بە ئیرادەی هەموو خەڵکی کوردستان هەموو خەڵکی کوردستان چونکم پەرلەمانی کوردستان نە پەرلەمانی پارتیە نە پەرلەمانی یەکێتیە نە گۆڕانە نێگرتووە نە کۆمەڵە نە پێکاتەکانە نە بزوتنەوەی نە شیوعێ نە کەسە پەرلەمانی کوردستان پەرلەمانی خەڵکی کوردستانە ئەم پەرلەمانە قفڵ و زنجیران لە دەرگاکەیدا و سەرۆکەکەیان ناردەوە بۆ محافەزەکەی خۆی کە ئەمە بریتە لە سوکایەتیکردن بە ئیرادەی خەڵکی کوردستان بۆیە لای من ئەوە ڕۆژێکی زۆر ڕەشە هەر کاتێک کابرا زوڵم لە خۆی ئەکا حزبێک زوڵم لە خۆی ئەکا بابیکە بەڵام کاتێک کە زوڵم لە کەسێکی کەکە سنووری کەسێکی ترە بەزێنێ زوڵمی لێکراوە بڕوام وایە سەرۆکی پەرلەمان زوڵمی لێکرا پەرلەمانی کوردستان زوڵمیان لێکرا لەیان پارتێکی دیاری کراوە بۆ ماوەی ساڵێک کارەکانیان پەکخستون بەڵێ زۆر باشە بەرز پێشتر ئێوە پێشتر لەگەڵ حیزبەکان قسەتان کردبوو دەربارەی یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان یعنی نەتەنەزانی کە دۆخەکەی پەرلەمان دەست بۆی یاسا بەرن پەخستنی پەرلەمانی لێ دەکێتە بۆ نمونە ئەو ماوەی کە سەدانی مەسعود بارزانیتان کرد کە کاتە بەشەری سەرۆکی هەرێم بوو ئەو چی پێوتن ینی ئەو ڕازی بوو کە یاسا آخر خۆ کاکی من هەر ئۆرگانێک هەر دامەزراوەیە کاری خۆیەکە سێ حکوومەت کاری تەنفیزیەکە کاری جێبەجێکردنەکە پڕلەمانە بێکاری یاسایی بکایانی بابایەکی پارێزەر کاری پارێزەرایەتێکە و دکتۆرە کاری دکتۆراتێکە و ئەندازیارێک و هەروەها و تۆیەکی بابایەکی ڕاگەاندنکاریش کاری ڕاگەاندنکاریەکەی ئێمە کاری یاساییەکەین پرسەکان لای ئێمە بە یاسا چارەسەر ئەبن پرسی سەرۆکایەتی هەرێم لە ساڵی 2013 کە ناوی نامان ناوە سی حوزێران یاسای ژمارە 19 ساڵی 2013 ئەو کاتکەیەکێتی و پارتی زۆرینەی پەرلەمانیان پێکێناوە خۆیان بە یاسا ویلایەتی بەڕێزکاک مەسعودیان بۆ 2 ساڵ درێژ کردوێتەوە بە یاسا واتە معالەجە چارەسەری ئەم پرسە بە یاسا ئەکرێ بە یاسا ئەکرێ بە شتێکی کە ناکرێ ئەو کات خۆیان ڕێکەوتون بە شێوەیەک لە شێوەکان و بە یاسا کردویانە 2 ساڵیان ویلایەتی بۆ درێژ کردوێتەوە دوایی کە مناقەشە دێتە سەر ئەوە بۆچی ئەمە لە پەرلەمانە بکرێ و ئەوە نەکرێ باشە من ئەو پرسیارم کردو یعنی و جارێکی کەش دووبارەیەکەمەوە ڕۆکەمە مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان و خەڵکی ڕۆشنبیر لە وڵاتەیە ئەگەر کاک مەسعود لە 10 ساڵی سەرۆکایەتی هەرێمی کوردستانە کە بەڕێزیان وەکو سەرۆکی هەرێمی کوردستان بووە 6 ساڵی لە پەرلەمانی کوردستانەوە هەڵبژێراوە نەنگی نییە عیبە نییە تەنەزول نییە بۆچی لەم ئەخیرەوە کە ئەوترا با سیستم پەرلەمانی بێ و بەڕێزیان لە پەرلەمانەوە متمانەی ئەندامانی پەرلەمان وەربگرێ و سیستم بکەین بە پەرلەمانی ئەوترا با بگەڕێنەوە بۆ ڕای خەڵک خۆ 4 ساڵ لەم 10 ساڵە لە ناو خەڵکو هەڵبژێراوە کەواتە لە ڕاستیدا ئەمە بە شێوەیەک لە شێوەکان جۆرێک بوو لە بیان و گرتن بە خولی چوارەمی پەرلەمانی کوردستان ئەگینا من لێرەوە ڕایەگەێنم من ڕێزەگرم حرمەتم هەیە بۆ سەرۆکی سەرجەم پارتە سیاسیەکان کە لە هەرێمی کوردستان هەن کاک مەسعود سەرۆکی گەورەترین پارتی کوردستانیە خاوەنی سیوەش کورسی پەرلەمانە و بەڕێزیان 10 ساڵ سەرۆکی هەرێمی کوردستان بووە ڕێزم هەیە بۆ بەڕێزمان جەلال و بۆ باقی سەرکردەکانی تر لێگرتووی ئیسلامی و کۆمەڵ ئیسلامی و حیزبە شۆڕژگێڕەکان کە لە هەرێمی کوردستانە هەن بەڵام دوجار هەمومانە بێ بینەوە ئەگەر بڕوامان بە دەنگدان هەیە بڕوامان بە ئیرادەی خەڵک هەیە ئەبێ بینەوە ئەو پەرلەمانەی کە یاسای لێ دەرەکرێ و یاسا بۆ هەمومانە و ئەوان نوێنەری خۆیان دەوێ ملکەج بین بۆ ئەوێ بەڵام لە ڕاستیا ئێمە ئەوەمان نەبینی بەداخەوە لەو پرسەیە بەلا ڕێدابرا پەرلەمانی کوردستانیان تەهمیش کرد وردە و ئەوەش بە بەرنامەیەکرا چونکە من ئەو کات ڕامگەیان کە لە ڕێگەیەکی نافەرمیەوە خەبەرێکمان پێگەشت بوو کە لەو پرسەیە نانەوێت پەرلەمان ڕۆڵی هەبێ بۆیە هیچ جۆرە پرۆژەیەکیان پێشکەش نەکرد تەقدیم نەکرد ئەوەی کە لەگەڵ کاک مەسعود بارزانی دانیشتن لە مانگی نیسانی 2015 بەر لەوەی کەوا دەکەی بەسەر بچێت دەربارەی یاسای سەرۆکاتیرم ئەو ڕایکی وێوە پێتان وت کە یاساکان وا دەکرێتەوە لە ڕاستیدا ئێمە لە مانگی 12 بە تەحدید لە مانگی 12 ساڵی 2014 دەسێ سەرۆکاتی پەرلەمان کەوت لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکانی ناکەوتینە فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان کەوتینە گفتوگۆ لەسەر ئەوەی کە
مێژوێک لە پێشمانە کە پێڵێن 19 ئاب 19 هەشتی 2015 کە ویلایەتی بەڕێز کاک مەسعود دەو ڕۆژا کۆتایی پێدێ بۆیە با لە ئێستاوە ئێمە ئەم پرسە بەهێمنی چارەسەر بکەین چونکم سی حوزێرانمان لەبیر بوو لە پەرلەمانی کوردستانە چ وەزعێک دروست بوو هەر لە شەو ڕۆژێکا پرۆژە یاسا پێشکەش کرا خوێندنەوەی یەکەمی بۆ کرا راپۆرتی لەسەر ئامادەکرا و وەپەسەندیش کرا کە ئەم پرۆسەیە بەپێی پێڕەوینەی خۆی پەرلەمانی کوردستان بەلانی کەم 15 ڕۆژێوێ ئەگەر مانگێکیشی نەوێ لە شەو ڕۆژێکا کۆتایی پێهاو با تووشی ئەو ئیحراجەتە نەبینەوە ئەو تەوافق و سازانەی کە لە هەرێمی کوردستانە بڕیارمان بووکاری لەسەرکەین و ئەو پێکەوە بوون و شەراکەتە بڕیار بووکاری لەسەرکەین تێک نەچێ ئێمە لە دەستەی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان بەردەوام لە هەوڵاوین یعنی لە مانگی دوانزەوە لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان تاوالی هات هەستمانە کرد جۆرێک لە ساردێ بینرێ جۆرە لە کەم تەرخەمی بەرامبەر بە چارەسەری ئەو پرسە بینرێ بۆیە دەستی سەرۆکاتی پەرلەمان بە ڕاوێژ لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکانە بڕیارماندا کە سەردانی کەسی یەکەمی سەرجەم پارتەکان بکەین بۆیە لە مانگی چوارە سەردانی بەڕێز کاک مەسعودمان کرد کەوکا سەرۆکی هەرێمی کوردستان بوو سەردانی بەڕێزیانمان کرد لە نزیکەوە دەستی سەرۆکاتی پەرلەمان گفتوگۆمان لەسەر ئەو بابەتە کرد زۆر بەهێمنانە و لە جێوێکی زۆر ئاساییە بەڕێز سەرۆکی پەرلەمان پێیوت کە ئێمە دوو ئەجندامان هەیە کە هاتوونێتە لای بەڕێزت یەکیان پرسی دەستورە دومیان پرسی ویلایەتی بەڕێستەکە لە 19 ئابی 2015 کۆتایی پێدێ بۆ پرسی دەستور وعدیدا کە چی هاوکاری لای ئەوانە بێ ئەو کاراسانیمان بۆکە چونکە فراکسیۆنەکان عرقەلیان تیا دروستە کرد وبالفعل هاوکاری کراین و لیژنەی دەستوریمان پێکێنا و دەستور دەست بەکارەکانی کرد و خاڵی دوم پێم بۆ بابەتی پرسی ویلایەتی بەڕێزیانوتی لە پەرلەمان ئەو پرسەپرسێکی یاساییە لە پەرلەمان چ بڕیارێکتاندا چۆنتان چارەسەر کرد ئێمە پێوەی پابەندین ئێمە بۆ ئۆکەیەکی سەوزمان ئەمە وەرگرت کە لە ڕێی فراکسیۆنەکانەوە ئەوانش پرۆژە دەقدیمەکەن ئەم جا سەردانی حیزبەکانی کەمان کرد و هەموو حیزبەکان بە شێوەیەکی گشتیوانی کە سەردانمان کردن کۆک بوون لەسەر ئەوەی کە ئەم پرسەپرسێکی یاساییە ڕاستە ڕەهەندێکی سیاسیشی هەیە بەڵام ڕەهەندە سیاسەکەیەوەتەوە لە نزیکە قسەیان لەگەڵاکەین لە ڕێگەی فراکسیۆنەکانەوە وردەوە هەم ئێمە بەردەوام گفتوگۆمان هەیە چەندین کۆبوونەوەمان کردووە بۆ ئێمە زانیان پرسەپرسێکی هەستیارە ئەبێ مامەڵەی وردی لەگەڵا بکەین بالفعل مامەڵەیەکی زۆر ورد و دقیقمان لەگەڵا کرد کە ئەوە ئیشی پەرلەمان نییە دەسێ سەرۆکاتی پەرلەمان نییە بڕوا بۆ لای سەرۆکی حیزبەکان مەفروزە سەرۆکی حیزبەکان بچن بۆ لای نوێنەرەکانی خۆیان بۆ پەرلەمان ئەگەرمە باڵاترین دەسەڵاتی یاسادانانە لە هەرێمی کوردستاندا ئاوا شکۆی دامەزراوەکانە پارێزرێ بەڵام لەبەر هەستیاری بابەتەکە من ئەمە یەکەم جارە دێڵێم لەبەر هەستیاری بابەتەکە ئێمە ڕۆشتین سەردانی پارتە سیاسەکانمان کرد لە حاڵەتێکا کە هەل لە ناو دەستی سەرۆکاتیە معارەزەی ئەوە هەبوو کە کاکە با سەرۆکی حیزبەکانمان کەین بۆ ئێرەوتمان نا با ئێمە بچین لە نزیکەوە ئەمایان لەگەڵا باس بکەین بۆی ئەم پرسە نەبێ بە لغمێکی تەوقیت کرا و خولی چوارەمی پەرلەمان بە ئاقارێکا بەرێکە نامانەوێت چکو ئەمانەوێت بەڕاستی کارێکی یاسایی بکەین نموزەی جوانی خولی چوارەمی پەرلەمان پێشکەش بکەین بەڵێ سەردانی پارتە سیاسەکانی کەشمان کرد بەڵام پرۆژە یاسار پێشکەش نەکرا تا گەشت ئەوەی کە 23 حزێران هاتە پێشەوە فراکسیۆن پرۆژە یاسایان پێشکەش کرد چونێکێک کە بازۆکە و قەیرانەی کە بەخستنی پەرلەمان پەیوەندی بە سەرۆکاتی پەرلەمانی کوردستانەوەی کە باش دیراسی دۆخەکان نەکردبوو ڕای بەڕێز لەوبارەیە لە ڕاستیدا بوختانێکی زۆر گەورەیە بەرامبەر بە دەستی سەرۆکاتی پەرلەمانی کوردستانەکری دەستی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان چی بکات دوای هەموو هەمانگی کە کردوێتی دوای هەموو دانیشتنی لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکانێکە دوای سەردانی پارتە سیاسیەکان و لە لای ئەوانەوە ئۆکەی بۆ کارکردن لەسەر ئەم پرسە کە پرسێکی یاساییە بە یاسا بێت چارەسەر بکرێ بەڵێ بە یاسا بێت چارەسەر بکرێ پەرلەمان بە پرۆژە یاسا و پرۆژە بڕیار کارەکانی خۆیەکە سیاسەکان بێن با گفتوگۆکانیان لە شێوەیەش پرۆژە یاسایەک و پرۆژە بڕیارەکە ئاڕاستی دەستی سەرۆکاتی پەرلەمان کرد ئێوەیان کرد 4 فراکسیۆنی پەرلەمانی کوردستان 5 فراکسیۆن لە 4 پرۆژە یاسایە دیدی خۆیان بۆ چارەسەری پرسی سەرۆکاتی هەرێم چارەسەر کرد با فراکسیۆنی پارتیش هاتایە دیدی خۆی چارەسەر کردایە ئەو چی ویست لە بینی خۆیان بینوسێ لە پرۆژە یاسای خۆیان بینوسێ خۆ ئازادە لەوەی کە پرۆژە یاسا ئێستاشی لەسەر بێ ئەو 4 پرۆژە یاسا کە راپۆرتی لەسەر ئامادەکراوە کە پرۆژە یاساکانی هەمواری یاسای سەرۆکاتی هەرێمی کوردستانە ئێستاشی لەسەر بێ کە بێ گفتوگۆی لەسەر بکرێ ئێستاش ئەتوانرێت لە کۆبوونەوەی پەرلەمانی کوردستانە ڕای جیاوازیکە بێت خۆی سەر یاسای پەسەند نەکراوە کۆتایی نەهاتووە راپۆرتی لەسەر ئامادەکراوە لە دانیشتێکی یاسایی پەرلەمانی کوردستانە لە ئایندەیە کەیە
خۆبێ و حیزبانش هەر بێنە سەر ئەوەی ئەم پرسە خۆیان ئەڵێن پارتی دیموکراتی کوردستان خۆیان ئەڵێن ئەم پرسەی ئێمە پرسی ویلایەتی بەڕێز کاک مەسعود پرسێکی یاساییە. کاک نێچیروان کاتێکە لە سەردانی ئێرانە لەوێ ئەڵێ ئێمە لە یاسایی بوونی بەڕێسەرۆکی هەرێمی کوردستاندا ئەزانین پرسەکە ئاوایە، بەڵام داواکەین پارتە سیاسەکان هاوکارمان بە لەگەڵمە. باشە پارتە سیاسەکانیش پرۆژیان پێشکەش کردووە، تۆش بە پرۆژه یاسا ئەگەر یاسایە ئەگەر ڕێمە بۆ خاڵێکە پەرلەمانی کوردستان بە یاسا بە بڕیاری شوکارەکانی خۆی جێبەجێەکە هەر کەسێکیشی خۆیەکە. بۆیە پرسی سەرۆکاتی هەرێم ئێمە بە یاسا مامەڵەمان بەو هەستیاری و وردەکاری و زیادە بڕوام وایە یعنی تێپەڕاندن مڕاعاتکردن و چوون بەدەم ئەو پرسەوە نابڕە باس لەو دەکەین ئێستا هەوڵەیە بۆ کارەکردنەوەی پەرلەمان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورد وەردەگرین دواتر دەگەنێ وڵاتان لەگەڵمان بمێنەوە. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان. کاشێک بەر لەوەی کە بینەسەر هەوڵەکان بۆ کارەکردنەوەی پەرلەمان بەڕێسەنزان کە ساڵێک لەمەوبەرینی پەرلەمان پەخراوە سوارت بە کاردانەوەکان چۆنن سەیمەدەمی کۆنسڵی وڵاتان لێرە ئەمریکیەکان و کۆمەڵک بۆ تاکو ئێستا هەم لە ئاسی حیزبەکانی ژانی ناڕزایەتەکان وەکو پێویست نەبوو بەرامبەر بە پەخستنی پەرلەمان یاخو بێدەنگی ئەو وڵاتانە بۆ چییە لە مەسەلەی پەخستنی پەرلەمان؟ لە ڕاستیدا بێدەنگی وڵاتان بە شێوەیەکی گشتی کە بە شێوەی فەرمی نەهاتنە سەرخەت لەسەر پەخستنی پەرلەمانی کوردستان زۆر جێگەی نیگەرانی ئێمە لە دەسێ سەرۆکاتی پەرلەمانی کوردستان کە باڵاترین دەسەڵاتی یاسادانان و نوێنەری خەڵک ئیرادەی خەڵک بۆ شوێی لەگەڵاکرێنیانە سەرخەت بەس بڕوام وایە وڵاتان لە ئێستا هەرێمی کوردستان داوای کە لە ئەولەویەتی کاریانە بریتە لە شەڕی داعش و شەڕی تیرۆر. بەڵام دەکرێت لە پاساوی شەڕی داعش بێدەنگ من لە بەرامبەر پێشێلکردنی یاسا بڕوام وایە ئەمە کارێکی زۆر خراپە. ئێمە پێشەوەی کە پەرلەمان پەک بخرێت لەگەڵ قۆنسڵی هەندێک لە وڵاتانە کە سەردانیانە کردین باسی ئەو پرسانەمانە کرد ئەمانوت ئەوەی بۆ خۆتانتان پێ باشە لە دیموکراسیەت و لە دەستکردنی دەسەڵات و ئەو پرەنسیپانەی کە دەوڵەتداری پێەکەن بۆ هەرێمی کوردستانیشتان پێ باش بێ وەڵامێنتی و یان و وڵاتی ئێمەیە و ئەوەش ئێوەن کوردستانن وا دیار حاڵی بوون لە حیزبەکانی کوردستان بەتایبەتەوە حیزبانی کە دەسەڵاتیان هەیە کە دەسوپەنجیان لەگەڵ ئەم پرسا زۆر ڕق مامەڵاکەن چونکم وا دیارە لە مەسلحەتیان نییە لەگەڵ دموکراسیەت و لەگەڵ یاسا لەگەڵ دەسادۆستکردنی دەسەڵات لەگەڵ یاسا بە دامەزراویکردنی جنگەکانی دەسەڵات لە وڵاتە لەگەڵ سەروەری یاسایە ئەمانە وا دیارە بۆوان باش نەبێ. من پێ دەڵێم بۆ ئەنجومەنی باڵای هەرێمی نەوت و گاز
سندوقی کوردستان بۆ داهاتن و توگازەکان کە لە پەرلەمانی کوردستانە پەسەند دەکرێت بۆ چیانە یانی چکم سندوقێک دانێ ئەم سندوق هەچی داهاتینەوە هەیە بێتەوە وێ ئەمەیان ناوێ من لە یادمە لە مانگی 5 ساڵی 2015 دەسێ سەرۆکاتی پەرلەمان لەگەڵ دەسێ سەرۆکاتی حکومەت لە کۆبوونەوەیەکا بووین یەکێک لە ئەجندای کۆبوونەوەکەمان ئەومان دانابوو ئێمەکو دەسێ سەرۆکاتی پەرلەمان کۆمپانیایەک دێنین بەگرێبەست کۆمپانیایەکی خەبیر لە دۆسیەی نەوت و گازە ئەهێنین بەگرێبەست لەگەڵیانە بۆ ماوەیەکی دیاری کراو ئەمە بەرچاو ڕۆشنی بداتە لیژنە پەیوەندیدارەکانی پەرلەمانی کوردستان هەماهەنگ بێ لەگەڵ حکوومەتە بۆی بتوانین ئەم دۆسیە ئاڵۆزەی کە قەیرانەکانی ئەمڕۆی لێوە سەر چاوە گرتووە و خەڵکی برسی کردووە و نەوت هەیە و خەڵک نەوت نییە بیکاتە زۆپاکەیەوە پارەی نەوت بە ملیۆنانە و خەڵک دینارێکی لە گیرفانان نییە بۆی ئەم دۆسیە لای خەڵک شەفاف بێ و ئێمە وەکو نوێنەرانی خەڵک بتوانین ئەمە یەکلایی بکەینەوە وتمان کۆمپانیایەک دێنین زۆر بە جددی وتیان شتی وا نابێ کۆمپانیا هەماهەنگە بێ لە نێوان هەردووکمانە بە بەرچاو ڕۆشنی هەردوو لابێت حکوومەت و بۆ پەرلەمانە بێ وتیان هیچ جۆرە مامەڵێکی لەگەڵا ناکەین ئێستا وا تازە بە تازە دوایی ئەو فترە زەمەنیە دێن کۆمپانیایەک دێنن بە پارێکی زەبەلاحی گرێبەست کە من بەش بە حاڵی خۆم زۆر قەناعەتم پێی نییە ڕاستە کۆمپانیای پێشتری و داوەتەن ڕامایە بێ لەژێت لەژێت چاودێری پەرلەمانە بێ بە جیندای کارەکان بزانین ئێمە خۆیان ڕێکەوتون و کۆمپانیاکیان هێنا ئەوە بینرا لە شوێنێکا ڕێکەوتن نامەیە ئیمزاکرا و میدیاکاران بیستیان و ئەوە هیوادارم نەخر پەرلەمانیان خستووە هیوادارم بتوانێت شەفافیەت لە بواری داهاتی نەوت و گازە بەرقەرار بکە بەڵام دڵنیام لەوەی کە ئەم هەنگاوانش بە هەنگاوەکانی ترە ڕۆن بۆیە دەبێ ومێدنیەوە من بڕوام وایە کە بێ ئومێد بەخشینەوە لە ئێستاە خراپە بۆ هەرێمی کوردستان بەڵام ناکرێ خەڵکی چاوبەست بکرێت ناکرێ خەڵکی چاوبەست بکەین بە ناوی کۆمپانیا و بە ناوی کارتی ئەلکترۆنی و بە ناوی کارتی بایۆمەتری و بە ناوی ئەوە خەڵک لە پرسی گەورە و گرنگ کە پرسی ژیانیەتی کە پرسی ژیانی ماڵ و ناڵێتی لە بیری بەرینەوە سەرقاڵیان کەین چونکم دەسەڵاتی کوردی زۆر زیرەکن بۆ بەلە ڕێدابردنی خەڵک و پرسی سەرەکی باش و زۆر زیرەکن لە مەشغوڵکردنی خەڵک سەرقاڵکردنی خەڵک بۆ بابەتێکی دیاری کراوە باش بەرز باسی نەوتت کرد ینی پێ دوای ئێستا داهاتی نەوت زۆربەی بۆ حیزب دەڕە بۆ خەڵک نیە بۆیە ناتوانین موچەکە دابین ئەگەر پێ دوای ئەگەر شەفاف بتوانێت ئەگەر داهاتی نەوت و داهاتەکانی تری هەرێمی کوردستان بە شەفافی مامەڵی لەگەڵا بکرایە و سندوقی کوردستان بۆ داهاتە نەوت و گازیەکان کە پەرلەمانی کوردستان دەری کردوویەکێکە لە شاکارە جوانەکانی ئەم خولەی پەرلەمانی کوردستان بە جوانی مامەڵی لەگەڵا بکرایە و ئەو ئەنجومەنە پێک بەهاتایە دڵنیا بە لەوەی کە ڕۆژمان بەم ڕۆژی ئێستانە ئەگەشت کە هەچی هەنگاوە ئینێن هەنگاوی نایاساییە بە شێوەیەکی گشتیڵێن و قەیران بە دوای قەیرانە دروستە بێت باش بیرتان دێ ئەنواع چۆن کۆنفرانسیان بەست ئەنواع وەرکشۆپیان بەست ئیسیعانیان کرد بە پسپۆڕان و خەڵکی شارەزا لە بواری ئابووری و بوارەکانی ترا بەڵام دوجار هاتن شتێکیان باس کرد کە لە ڕاستیا لە هیچێکی لەوانە باز نەکراوە ناویان لێنا سیستەمی پاشەکەوتی موچە لەکوای یاساکانە پاشەکەوتی موچە هەیە موچە بە یاسا ڕێکخراوە لە پەرلەمانی کوردستانە ڕێکخراوە بۆ هەموو شوێنەکان کوا سیستەمی پاشەکەوتیان بە خەڵک گوت چارەکە موچیان بە خەڵک گوت بەڵام بۆ ئەوەی هەموو مانگە لە کاتی خۆیان بیان نەیانتوانی ئەوەش بکەن نەوتیژە فرۆشرا نەوت بە 24 دلار فرۆشرا هەچەنەمە لە تایبەتمەندی و اختصاصی من نییە و بابەتە بە 24 دلار نەوت فرۆشرا سیستەمی موچە هەروەکو ئێستا بوو کە ئێستا ژەبێ بە 49 و 53 و زیاتریش سیستەمی موچە هەروەکو خۆیەتی لەبەرەوە بڕوام وایە ئەم ناشەفافیەتە لە داهاتی نەوتا و لە گرێبەستی نەوتا و هەموو بابەتی پەیوەندیدار بە داهاتەکانەوە بابەتێکی زۆر لێڵە و گەندەڵی گەورەی هەیە بەشێکی گەورەی بۆ حیزب دەڕوا داهاتی نەوت و خاڵە سنووریەکان بەدڵنیاییەوە منەوە پێ ئاماژەم پێدا کە ئەوە لە اختصاص و تایبەتمەندی من نییە بەڵام ئەو ئەندام پەرلەمانانەی کە با بڵین پسپۆڕ و تایبەتمەندیان هەیە لەو بوارانە بە تایبەتی هەردوو لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان و لیژنی سامان سروشتەکان زۆر بەوردی باسی ئەو ژمارانە ئەکەن من ناچمە سەرەوە باشە زۆر باشە گەر بینی سەر مەسەلەی کۆبوونەوەی کاراکردنەوەی پەرلەمان ئێستا هیچ هەوڵێکەیە بۆچی تاکویسە دوای ساڵێک هەوڵی جددی نەبووە هیچ هەوڵێکەیە بۆ کاراکردنەوەی پەرلەمان من ئەمڕۆ
لە پەیامێکمان ڕوون کردن ئەندامانی پەرلەمانی کوردستان بەدەر لەوەی باگراوەندی حیزبیان هەرچی هەیە و هەر لێرەشەوە لەم کەناڵی بەڕێزیشتانەوە لە کەناڵی خۆشەویستی پەیامەواڵێم ڕۆکەمەوە ئەندامانی پەرلەمانی کوردستان حیزبەکان لە ماوەی ساڵێکە نەیانتوانی پەرلەمانی کوردستان کارا بکەنەوە بۆ چونکم ئەو ئیرادەی کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان کە لای پارتی دیموکراتی کوردستانە تایسی ئۆکەی بۆ نەکراوە چونکە پەرلەمانیان ناوێ بۆ پەرلەمانی کە ئێستا هەیە ئەو پەرلەمانی کە هەبووە لە ساڵ و نیوی ڕابردووە نانویستووە ئەگینا بە بڕیارێکی تاگلایانەی حیزبی پەکی خراوە بە عینی بڕیار پەرلەمان کارەکانی خۆی کاتەوە بۆیە پەرلەمانی کارتۆنی دەبێ وچنی بەڕێزت بڕوام وایە پەرلەمانیان ناوێ بۆیە بۆ شێویان پێکردووە ساڵێکە لەم هەموو قەیرانە پەرلەمان نییە بۆیە ڕوونکردن ئەندامانی پەرلەمانی کوردستان ئەڵێم بە ئیرادەی خۆتانی سێ بێ پەرلەمان کارا بکەنەوە ئیرادەی پەرلەمانی پەرلەمان کارا بکەنەوە واژوو کۆ بکەنەوە واژۆکانتان ئاڕاستەی دەسێ سەرۆکاتی پەرلەمانی کوردستان بکەن بۆی دەسێ سەرۆکاتی پەرلەمانی کوردستان بڕیاری کۆبوونەوە من ومێ دەکەم پارتی ئەگەر لەگەڵ هەموو ئەو بابەتانی ترا دەسوپلی زۆر ڕق بوو دەسوپل لەگەڵ ئەم بابەتان نەرم بکە پارتی دیموکراتی کوردستان دەسوپلی نەرم کا لەگەڵ ئەم پرسەیە ئەگەر ژماری یاسایی ئەندامانی پەرلەمانی کوردستان داوای کۆبوونەوەی پەرلەمانیان دەسێ سەرۆکایەتی کرد ڕێگری نەکەن پەرلەمانی کوردستان بڕوات لە هاولێر کۆبوونەوەی یەکەمی بکە کۆبوونەوەی خۆی بکات کۆبوونەوەی کارابوونەوەی خۆی بکە چونکم ئێستا بەستەڵەتێک کە لە بینی پارتی دیموکراتی کوردستان و پارتەکانی ترایە ئەوەیە کە ئەم پارتانێتتر داواکەن پەرلەمان کارا بکرێتەوە ئەوسا کۆبوونەوەکان دەست پێ بکەنەوە بۆی ڕێبکەوین لەسەر پرسی سەرۆکایەتی هەرێم و قەیرانەکانی نێوخۆی هەرێمی کوردستان و ئەو بابەتانێتریش کە پێوەستن بە ڕیفراندۆم و هەموو بابەتەکانی تر کە بەداخەوەوانە هەموو بوون بە قوربانی بۆیە هیوادارم پارتی لە ئەندامانی پەرلەمان واژوو کۆبکەنەوە یەک دوو هیوادارم پارتیش مامەڵەیەکی نەرم لەگەڵم پرسا بکە هیوادارم لە باڵەخانەی پەرلەمان کۆبوونەوە بکەین کە کۆبوونەوەمان کرد بەستەڵەکەکە توێنینەوە پارتە سیاسەکانی توان دەست بە کۆبوونەوەکان هیچ واژۆی کۆکرات و تا ئێستاوی کە پامت تۆ بۆ جوڵەیەک لە ناو فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستانە هەیە نەگەشت نازانم ئەوە خۆیان باشە بەڵام گرەی لێوەش دەکرێت وەکو سەرۆکایەتی پەرلەمان پەرلەمانتار لێرە بانکێشماکۆ دەڵێن بۆ بە ئێوە بانکێشتەکە دەرکەن وەکو سەرۆکایەتی پەرلەمان ئەو کاتە گلەی لە پەرلەمانتاران بکەن ئایا بەشداری ناکەن ناکرێ ئێمە جارێکی کە 19 ئاب لەسەر سمعەی سەرۆکاتی پەرلەمان و پەرلەمانی کوردستان دووبارە بکەینەوە ناکرێت جارێکی کە دووبارەی بکەینەوە هەرچەند ئاساییە لە حاڵەتێکی ئاساییە نیساب تەواو نەبێ بەڵام سمعەی ئەندامانی پەرلەمانی کوردستان بەلای ئێمە زۆر گەورەیە پەرلەمان نوێنەرایەتی 19535 دەنگی خەڵکی یەکەندامی پەرلەمان خەڵکی کوردستانەکە ناکرێ بەو شێوە ناشیرینە ناجوانەی کە مامەڵات بەداخەوە ئێسێ لەگەڵ ئەندامانی پەرلەمانی کوردستان لێرە و لەوێ جارجارەکەێت و مامەڵیان لەگەڵاکرێ ئێمە ڕێزەگرین لە ئیرادی خەڵک چکم هەر ئەندامێکی پەرلەمان ئیرادەی ئەومە هەزار خەڵکە بۆیە ئێمە چاوەڕێین کە ئەگەر نیسابی یاسایی ئەندامانی پەرلەمانی کوردستان تەواو بوو و ئاڕاستەی سەرۆکاتی پەرلەمانیان کرد ومێ دەکەم بتوانین ئەو کۆبوونەوەی لە باڵەخانەی پەرلەمانی کوردستان لە هەولێر ببەستی ئەگەر بەڕێزت وەکو سکرتێری پەرلەمان ئەگەر ڕێگە نەدرێت لە باڵەخانەی پەرلەمان لە هەولێر بەستی ئامادەی واژۆ بکەیت کۆبوونەوەی ئەگەر پەرلەمانتارن واژۆن کرد لە دەرەوەی هەولێریش بێت من لە ماوەی نزیکی ساڵی ڕابردووە نەمیستووە پەرلەمانی کوردستان لەسەر دەستی سکرتێری پەرلەمان دوولەت ببێ بێ پەرلەمانی هەولێر و سلێمانی نەمیستووە بۆیە هەوڵم داوە پەرلەمان پێکەوە کۆ ببینەوە بەڵام کاتێ ساڵێت هەیە پەڕێ و پەرلەمان لە جێی خۆیەتی هەر پەک خراوە و ئیرادەی جدیش بۆ کاراکردنەوەی نییە لەلایەن حیزبەکانەوە بە تایبەتی حیزبی باڵادەست بۆی ڕایەگەێنم ئێستا پەرلەمانی کوردستان لە هەولێر یان لە هەر شارێکی تری هەرێمی کوردستاندا کۆبوونەوە بکە پەرلەمانی کوردستان یەکەم کەسە کە ئامادەی سکرتێری پەرلەمان یەکەم کەسە کە ئامادەی کۆبوونەوەکە واژۆش دانیشتنەکە بێ ئامادەی دانیشتنەکە بم ئەسڵەن واژووی ئەندام پەرلەمانەکان ئەگەر 100 واژوش بێت ئەگەر سکرتێری پەرلەمان ئامادەی بە کۆبوونەوەکە ناکرێت کۆبوونەوەی بکەنەوە پێویستە بە چەند واژوو هەیە خۆی لە ڕاستیە ژمارە یاسایی سێحود ئەندامی پەرلەمانی کوردستان داوای بابەتێکەکەن بەڵام ئێستا پێویستی بە واژووی نیسابی یاسایی کە ئومێ دەکەم ئەندامانی پەرلەمانی کوردستان زۆر لە سەرووی نیسابی یاساییەوە واژوو کۆ بکەنەوە بۆی پەرلەمانەکە خۆمان کارای بکەینەوە و ئومێ دەکەم پارتیش لە سوپلی نەرم بکە لەگەڵم باشە بەبێ جێگیری سەرۆکی پەرلەمان دەتوانێت کۆبوونەوەی پەرلەمان ئەنجامدا و لەگەڵ نەبێت نا کاتێک کە سەرۆکی پەرلەمان و جوودی هەبێ جێگیری سەرۆکی پەرلەمان ناتوانێت کۆبوونەوەی پەرلەمان کات چکم سەرۆکی پەرلەمان لە وڵاتایە و مۆڵەت نییە و بوونی باشە بەڵام پێشتر باز لەو دەکات کە جێگیری سەرۆکی پەرلەمان و سکرتێریش دەتوانن کۆبوونەوە ئەنجام بدەن سکرتێری پەرلەمان ناچێتە کۆبوونەوەیەکەوە کە پەرلەمان کۆمان نکاتەوە
باشە بەڵام ئێستا پەرلەمان دوولت نەبووە جێگیری سەرۆکی پەرلەمان ڕۆڵی سەرۆکی پەرلەمان نبینی لە هەولێر بەداخەوە ڕۆڵی هەندێک کاری سەرۆکی پەرلەمانەکە کە بەداخەوە من ئەوەم تەوەقع ناکرد بەس دیارە بڕیاری حیزبی وایە و بۆ شێوەیە مامەڵاکرێ ئەگینا کارێکی باش نییە لە کاتێکا کە ئێمە دەستی سەرۆکاتی پەرلەمان زۆر هەماهەنگ بووی لەگەڵ یەکترا و زۆر گفتوگۆمان لەگەڵ یەکترا هەبوو وەکو گروپێک وەکو تیمێک ئێستا پەیوەندیتان ما وەکو دەستی سەرۆکاتی پەرلەمان پەیوەندی ڕەفاقەتمان هەیە تەلەفۆنتان هەیە لە بین تەلەفۆن و سەردانیشمان لەگەڵ یەکترا هەیە ئێستا لە سەرۆکی پەرلەمان و جێگیر و سکرتێر بێکەوە لەکەوە کۆنەبوونەتەوە وام ئاگادار نیم بڕوام وایە کە بەڕێز سەرۆکی پەرلەمان و جێگیری سەرۆکی پەرلەمان پەیوەندیان لەگەڵ یەکترا نییە بچڕابێت یعنی بڕوام وایە چونکە بە تایبەتی لەو ئەخیرەوە کە بەڕێز جێگیری سەرۆکی پەرلەمان دێممارەسەی سەلاحیەتەکانی سەرۆکی پەرلەمانی ئەکرد نیگەرانێکی گەوری لای سەرۆکی پەرلەمان دروست کرد باشە دیارە لەکەوەکو سکرتێر و سەرۆک و ئێمە ئەو شەوەی کە بۆ بەیانی دوانزەی دەیە بەڕێ سەرۆکی پەرلەمان لە سلێمانی بوو پەیوەندی تەلەفۆنی لە نێوان هەرسێکمانە هەبوو دوانزەیمان کۆبوونەوەیەکی ئاسایی پەرلەمان هەبوو دانیشتنی ئاسایی پەرلەمان هەبوو ئەو کات داوا کرا لەلایەن فراکسیۆنەکانەوە کە کۆبوونەوەکە تەجیل کرێ بۆ کاتێکی تر چونکم هەندێک بارگرجی هەیە لەو کاتا کە پەیوەندی تەلەفۆنیمان ڕاوێژمان لەگەڵ یەکترا هەبوو لەو کاتەوە کۆنە بووینەتەوە بیر یەکترتان نەکردووە بە یەکەوە کۆبوونێک ئەنجام بدەن ئێمە زۆر نیگەرانین خوازانێ ئەم ساڵە چەند نیگەرانم لەو وەزعی کە پەرلەمانی کوردستان پەکخراوە ئەم وڵاتە قوڵ بووە لەو هەموو قەیرانەیە سەرۆکی پەرلەمان لە نووسینگەیەکی پەرلەمان کارەکانی خۆیەکە سکرتێر ئەوەیە کە ئەیبینی و جێگری سەرۆکی پەرلەمان لە باڵەخانی پەرلەمانە لە کاتێک کە ئەوایە هەرسێکمان لە پەرلەمانی کوردستانە بووینایە ئیدارەی یاسا و پرۆژەکان باشە زۆر باش ڕەنگە خەڵک پرسیاری وکاتەوە گەر پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە دەتوانێت چی لە دۆخی خەڵک بگۆڕێەوە پێشتر چیتان بۆ خەڵک شتێکتان کردو بۆ خەڵک جێگەی ئومێد بێ ئێمە بەردەوام لە خولی چوارەمی پەرلەمانی کوردستان هەوڵمان داوە پرسی گرنگ و هەستیار دەست بۆ بەرین بە نمونە من چەندیات پرۆژە یاسایە ئێستا بۆ بە یاسا بە کورتی یەکێک لەوانەیە یاسای ژمارە چواری ساڵی 2014 یاسای کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمی کوردستانمان کرد بە خاوەنی کۆمیسیۆنی خۆی کە یەکێکە لە بنەما و پایەکانی دەوڵەتداری بەرەو دەوڵەت چوون یاسای ژمارە 5 ساڵی 2014 یاسای پێدانی بودجێ پارتە سیاسیەکان کە لێوێش بە یاسا ئەوەش یاسایە و دەرچوو لە وەقای عەبڵاو کراوەتەوە کە ئەمە کۆمەڵە یاسایەکن لە شاکارەکانی یاسای هەرێمی کوردستان کەگەرە و یاسای جێبەجێ کرا بە ئێستا ئەو یاسایە بەها دەردانێکی زۆر گەورە لە هەرێمی کوردستانە ناهێڵێ چونکە ئەو پارتە سیاسیانە بە شێوەیەکی گشتی ئەو پارتە نێوتیێبێ دەم یاسایە ئەگەر یاسایە جێبەجێ بکەین ئەو پارتانە ناتوانن پارە بە خۆیان ڕابکێشن ناتوان داهاتی ئەم وڵاتە ئەوە تەخشان و پەخشان پێ بکەن بە پێی ئەم یاسایە هەر حیزبێک ئەوەی بودجە هەیە ئیتر دۆلارێک دینارێک زیاد ناکات چونکم بە یاسا ڕێکخراوە بۆیە نایانێ ئەم یاسایە جێبەجێ بکرێ بۆی هەر حیزبەکان چاولەبەر بکەن بۆیە حیزبەکان بخەنە ژێر منەتەوە ئەوە یەکێکی تر لە یاساکان یاسایەکی تر سندوقی کوردستان بۆ داهاتنەوە توگاسیەکان ئەمە جارێکی تر کۆکردنەوە هێنانەوەی داهاتی ئەم وڵاتەیە ئەمانە کۆمەڵە یاسایەکەن یاسای پرۆژەی ئامادەکردنی دەستوری هەرێمی کوردستان بۆ ئێم هەرێمە خاوەنی دەستور بێ لە بڕیارەکانە یەخستنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان و واروها بە دامەزراوەیکردنیان نردنی هێزی پێشمەرگە بۆ کۆبانێک کە جارێکی تر بەستنەوەی چوار پارچەکەی کوردستان و کە یەکەم جارە لە هەرێمی کوردستان بڕێرە درێ بە پارێزگاکردنی پارێزگای هەڵەبجە کۆبوونەوەمان لە هەڵەبجە زۆرێکی تر لە یاسانەکە دەرکراون وەجگە لەو بابەتانەی تر لە بانگشتکردنی وەزیرەکان و لە نزیکەوە گفتوگۆی چڕ و پڕ و گەرم لەسەر قەیرانی سوتەمەنی کە ئەو کاتە لیژنەی هەردوو لیژنەی پەیوەندیدار دارایی و سامانە سروشتەکان لە پەرلەمانی کوردستان کاری زۆر جدیانە کرد و وەزیرەکانان بانگشتی پەرلەمانی کوردستانە کرد ئەگەر ئێستا ئێوە پەرلەمان کارەوە چۆن مامەڵتان لەگەڵ ئەم حکومەتە دەکرد و بزانام دوایین داینشین حوتی دەکە پەخرا باز لە قەیرانی دارایی ئەگەر پەرلەمان کارا بووایە بڕوام وا بوو کە هەرگیز ئەمەی ئێستای کە حکومەتی هەرێم ئەم کابینە لە ئێستایە لەماوەی ئەو ساڵا دەیکا نەمانهێشت ئاوا بەسەراتێ بپەڕێ چۆن هەل لە شێوەیەکی وەزیرانەوە هەل لە جێگرەکەیەوە هەل لە وەزیرە پەیوەندیدارەکانەوە بانگشتی پەرلەمانمانەکردن لێپێچینەوەمان لەگەڵاکردن لێپرسینەوەمان لەگەڵاکردن هەتا لێسەنەوەی متمانش لەگەڵیان ئاڕۆشتین سحبێت سقە لەگەڵیان ئاڕۆشتین چونکە ڕازی نەبووین موچەی خەڵکی ئەم وڵاتە ئاوا بە میزاج ئاوا بۆ شێوەیە مامڵێ لەگەڵ موچەی خەڵک میزاج کراوە لە سا ئەوە لەو بڕاوە لە سا هەتا باس دەکەن فەرمانبەرێک ئەگەر پلەی بەرزەکرێتەوە
ئەڵێ کاکە پلەکەم بۆ بەرز مەکەنەوە چونکە موچەکەم کە زیاد دەکات لەو ڕوبع موچەونی موچەکە ئەمەنێ لەوەی کە ئێستا ئەمەنێ کەمترە کاڵێ بەرزی مەکەنەوە بۆی بەرزەکەنەوە بۆی پارەکەی کەمتر بدەنێ واتە زادانی خەڵکی کوردستان قبولمان نەکرد لەو حکومەتەکە خۆمان متمانەمان پێداوە ئاوا لە هەوڵەتیانی کوردستان کە ئاوا مامەڵە بکە و ئاوا لود بەرزانە لەگەڵ ئەو پرسانەیە لە هەرێمی کوردستانە باشە بۆ پێم وابوو هەر لە سەرتاوە یعنی ئێمە دوای چەند مانگێک لەمسی ئەوەمان کرد حکومەت ئاوارڕانە هاتووە لەگەڵ پەرلەمانە پەرلەمانی گراتووە بە نەزڕەیەکی ئیستیعلایی تەماشای خۆیەکە حکومەت گەورەتر لە پەرلەمان تەماشای خۆیەکە بەڵێ لە سەرتاوە هاتن هەماهنگگیمان لەگەڵ یەکترا هەبوو بەڵام بە دڵنیاییەوە ئەو لود بەرزێ بوو کەوایان کرد بالفعل پەرلەمان باش ئێستا بە چون تووشیانیەوەن کە متمانە لێوری حکومەتە شکستی خواردووە ئێستا لەلای من حکومەتی هەشتەمی کابینی هەشتەمی حکومەتی هەرێمی کوردستان حکومەتێکی شکست خواردووە نەیتوانیوە ئەو بەرنمەیە کە هەی بووە و لە پەرلەمانە خوێندیەوە بۆ ئەندامانی پەرلەمان بەپێی ئەو بەرنمەیە ئەندامانی پەرلەمان متمانیان پێدا نەیتوانیوە بەرنمەکەی جێبەجێ بکە قەیران بە دوای قەیرانی قوڵ کردەوە لە هەرێمی کوردستانە حکومەتێکی بێباکە ئەم هەموو خۆپشاندان و ناڕزایانە هەیە لە هەرێمی کوردستانە باکی نییە بڕوام وایە ئەم حکومەتەگە پەرلەمان کارا بووایە ئاوای لێ قبول نەکرد بە بانگهێشتی بە لێپرسینەوەی تاسان لێوەرگرتنەوە بە بچوونی بەڕێزت ئەوانە ئەگەر لە یاسا سەرۆ بێت ئێمە بە پێی پێڕەوی نەخۆی پەرلەمانی کوردستان مامڵە لەگەڵ ئەو پرسانەدا دەکەین پەیڕە و ئەڵێ بانگهێش دوایەوە ئیسجوای دوایەوەی دنیادا حکومەتی بێ پەرلەمان چ جۆرە حکومەتێکە ئێستا لە دەرەوەی چاودێری پەرلەمان کارەکەیەوە متمانە تا پێ ئێستەوە لە کار خراون حکومەتێکە کاری خۆی دەکات حکومەتی بێ پەرلەمان لە هەرێمی کوردستاندا ئەو حکومەتە شکست خواردووە کە هەمومانی بینین لەسەر جادەکان خەڵکی پێڵێن حکومەتی شکست خواردو تۆمان نایەبڕ ئەوە دەرەنجام و نەتیجەکەیەتی لەبەرەوەی کەس چاودێری ناکە لەبەرەوە کەس لێپرسینەوەی لەگەڵا ناکە ئەگینە حکومەتێک 100 ڕۆژ کۆبوونەوە نەکا دانەنیشێک کە هەفتانە بێ دابنیشێ لەم هەموو قەیرانەیە ئەبێ ئاوا مامڵی لەگەڵا بکرێ ئەوە دەرەنجامی شکستی ئەو حکومەتەیە و ئەو سیاسەتە حیزبیە سەقەتەیە کە لە هەرێمی کوردستانە ممارەساکرێ هەموو جوانیەکانمان لەبارە برێن بە ڕیفراندۆمتەوە بە دەوڵەتی کوردیتەوە و بە شەراکەی ڕاستەقینەتەوە و بە ژیانی ئاسایی هاوڵاتیان و خەڵک و فەرمانبەرانی هەرێمی کوردستانتەوە و بۆ هەموو داهاتەی کە نازانێت چی لەکرێت و زۆر ناشەفافانە مامڵێ لەگەڵاکرێ ئەوە دەرەنجامی باشە پەرلەمان کار نەکرێت چاودێرەیە ئێستا باز لە کارەکردنەوەی پەرلەمان دەکرێت پارتی باز لە گۆڕین دەستی سەرۆکایەتی دەکات ینی ئەگەر کێشەکە ئێوەن وەکو بۆ دەست لە کار ناکێشنەوە بۆ دەست بەداری پۆستەکەتان نابن بە دڵنیاییەوە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کێشە نەبووە و نییە هەموو خەڵکێکی کوردستان نەزانێت کێشە لەکی وایە هەموو خەڵکی کوردستان نەزانێت کێشە لەکی وایە و نابێ بێ بە نەریتیش هەر پارتێکی سیاسی ئەجندایەکی بەدڵ نەبوو بەرنمەیەکی خۆی جێبەجێ نەکرا لەسەر باڵاترین دەسەڵاتی ئەم هەرێمە نوێنەری خەڵکی کوردستان بێ بە جێبەجێکە هەرچی ویزە بێ بکرێ ئەوانە بێ لێ پرسینەوەیان لەگەڵا بکرێ لە دادگایەکی دادپەروەرانەیە کە پەرلەمانی کوردستان پەگەخەن نەکبێنی دەستەی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان بگۆڕی بیگۆڕی وەڵا لەبەرەوەی ئەمانە کارێکی نایاساییان کردووە هەرچی کارێک دەستەی سەرۆکاتی ئەمە کردومانە لەومەوە هەمووی کاری یاساییە بە تەحەداواڵێ هەموو کارەکانمان کاریە یان بەپێی پێڕەوی نەخۆی پەرلەمانی کوردستانە یان بەپێی یاسایەکی کارپێکراو لە پەرلەمانی کوردستانە ئێمە کارەکانمان کردووە ئەوە خەڵکی ترن کە کاری نایاساییان کردووە ئەو لە یاسای ژمارەیەکی ساڵی 1992 بۆ ئەندامی پەرلەمان هەر بەوازحی ئاماژە بەوە ئەدا کە پێویستە هەر ئەندامێکی پەرلەمان نابێ هیچ ئەندامێک بەبێ ڕەزامەندی پەرلەمان بگیرێ بەهۆی هەر تاوانێک بێ لە ماوەی بەستنی ئەنجومەندا مەگەر لە کاتی متەلەبیس بە جەریمەیە خۆ پەرلەمانی کوردستان جەریمەی نەکردووە ئەوە خەڵکی کەی جەریمەیان کردو پەرلەمانیان باشە بەس ئەگەر کێشەکە بێ و چارەسەر بێ بۆ دەست بەداری کورسەکەتان نابە کورسەکە لایەوە ئەوەندە پیرۆزەکە دەست بەداری نەبێ کورسیەکەی من ئەگەر بەناوی خۆمەوە قسە بکەم چکم نوێنەری وتەبێژی دەستەی سەرۆکایەتی نیم پۆستەکەی من و کورسیەکەی من بە قوربانی هاوڵاتیانی کوردستان و چارەسەرکردنی قەیرانەکان بێ بەڵام کورسیەکەی من کێشە نییە کورسیەکەی سەرۆکی پەرلەمان و جێگری سەرۆکی پەرلەمان کێشە نییە کورسی سەرۆکایەتی هەرێم کێشەیە کورسی حساب نەکردن بۆ پەرلەمان و دیدی حساب نەکردن بۆ پەرلەمان کێشەیە لە هەرێمی کوردستان کولتوری دەست بەرنامە کورسی لای ئێوە نییە ئێوەش بە کورسەکەتانەوە کورسی هەر موقعتە چۆنم بەرنامە هاتووم لەسەرم کورسی تۆ دانیشتم هەر ئاوا لەسەر کورسی پەرلەمان باشە دوا پرسیارمەتێکی دیاکە باشە دوا پرسیارم سەبات بۆی کە زۆر بە کورتی کاتمانەوە بازەوە کە تا هەڵبژارنی داهات و ڕەنگە پەرلەمان کارە نەکرێتەوە
من ئومێ دەکەم ئەم هەوڵەی کە ئێستا هەیە لای ئەندامانی پەرلەمانی کوردستان نەتیجێ هەبێ بە ینی مژدە ببەخشینە وڵاتیانی کوردستان تەوان کە پەرلەمانیش کۆبوونەوەیەکی کرد پارتە سیاسەکانیش کۆ بنەوە ئەو بەستەڵەکە شکێت دوایەوە ئومێ دەکەم بگەینە دەرەنجام و نەتیجەیەک وئیلا هاوکێشە سیاسەکانی ناوچەکە لێمان قبول ناکات زۆر خەونی کەشێ زۆر سپاس بۆ بەڕێز فەخرەدین قادس کتێری پەرلەمانی کوردستان سپاس بۆ ئەمە دەبوون بەڵە بینەرانی بەڕێز سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئەوکارم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ